زۆر جار ئەمە قسەی خۆتانە بە من وتانە منش باسێکەمەوە بۆ جەنابتان. ڕەحمەتان لێ بێتێن بۆ جمعە سیر مەخۆن. ڕەحمەتان لێ بتێن بۆ نوێژی جمعە، بۆ نوێژەکان سیر مەخۆن. ئەگە سیرە خۆن مەیەن، ئەگە سیرە خۆی مەیە. من نایەژم مەیە. پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ مەیە. بڕوات هەبێ خەڵک بێزارە لێتان لە پاڵتان نوێژ ناکە لەبەرەی سیرە خۆی. لای تو نایەژێ بەس لای خەڵکی تر باسی. معقول نییە سە تو بێ بۆ جمعە و سیر بخۆی. پێغەمبەرە فەرمی ئەگە بۆنت تێخۆ دوو شۆرە ئەمجا بێ، نابێ بە کەلپەی سپیسیوە بێ، نابێ سەوزە پیاز بخۆی، نابێ تەنانەت ئەم شتە خەفیفانە. جا سیر وەک قومبەلە وایە، هەر وەک قومبەلە وایە، ڕەحمەت لە پیازەکە. چۆنە بێ سیر بخۆی تۆ بێ بە ناو مزگەوت؟ نابێ. مسڵمان ئیمانداران وەڵا سیحەتم باشە، ئەگە منەی سیحەت باشیەکەی کورە بەخواوە دەست خوایە، بەخوا خەڵکی وایە ئەوەنە بتەوە لە ناکادا لە زەوی ئەمرێ. کورونی ئەوانە سەبەبن، ئەوانە هۆکارن، تەوەکەل عەلە الله، ئەوە حەساوە. ئەبێ وریا بێت مسڵمانان تێی بۆ مزگەوت ئەگە پیازە خۆی مەیە، ئەگە سیرە خۆی مەیە. ئەمە مانای ئەوە نییە من قاوت دەم بڵێم مەیە. پێغەمبەر وا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەژێ ئەگەر چن بۆ مزگەوتەکانمان شتێکە خۆن خەڵک بێزارەکەن مەی خۆن یان مەچن بۆ مزگەوتەکان.